ئامادەبوانی خۆشەویست میوان عەزیزەکان، بەخێرهاتنی هەموو لایەکتانەکەم بۆ هۆڵی خاک، ئەو هۆڵەی کە بڕیارمانداوە بیکەینە چەقی بایەخدان بە چالاکی و خەباتێکی هەمەلایەنەی هاوچەرخ لە پێناو یەکریزی نیشتیمانی و مافی مرۆڤ و ئازادی و هەموو پرسەکانی پەیوەست بە مرۆڤەوە. ئەمڕۆژ لە چوارچێوەی چالاکیەکاندا لە بۆنەیەکی تری خەمناکی مێژووی نەتەوەکەمان کۆبینەوە کە ئەویش کۆمەڵکوژی جەنەسایدی کوردانی ئێزدیە کە بەداخەوە لە سەرەتای شەڕیدا سەپاوی داعش بەهۆی هۆکاری جیاواز و بەرگری لاوازەوە جارێکی تر ئەو بەشە گرنگەی نەتەوەکەمان ڕوبەڕووی فەرمانێکی تری کوشتن و لەناوبردن بووەوە و هەزاران هاوڵاتی شەهید کران و هەزارانیش دوور لە خواستی خۆیان لە بازاری دڵڕقی ئەو سوپان ناخڕەشە شمشێر بە دەستەی داعش کڕین و فرۆشتنیان پێوە کرا و شوێنوم بوون. لە ساڵیادی ئەم مەرگە ساتە گەورەیە جارێکی تر سەرخۆشی خۆم لە خانەوادەی شەهیدانی ئەو کارەسات و ماڵوێرانیە ئەکەم و سەر بۆ شێرەکچانی ئێزدی دانەوێنم کە سەرەڕای ئەو هەموو ئازارە جەستەیی و دەرونیە توانیان بەرگە بگرن و دەستبەرداری باوەڕ و ئامانجەکانی خۆیان نەبن. ئامادەبوانی خۆشەویست، بە درێژایی مێژوونەتەوەی کورد ڕوبەڕووی جۆرەها دژمنکاری و لە ناوبردن و کۆمەڵکوژی بۆتەوە. هەمیشەش باجی کوردبوون لە ناو جوگرافیای ناوچەکە یەخەی گرتوین، بەڵام کوردانی ئێزدی تەنها باجی کوردبوونیان نەداوە بەڵکو باجی ئاینیش هەمیشەیەکێکی تر بووە کە لە سایەی دنیابینی ئاینی ڕوبەڕوویان کراوەتەوە. دوافەرمان و کارەساتیش کە داگیرکردنی شەنگالە هەم بەهۆی کوردبوون و هەمیش بەهۆی ئێزدی بوونەوە لەسەر ئەو پێکهاتە ڕەسەنە تاقی کرایەوە. خۆ ئەگەر ئازایی خەڵقەکە و بەهاناوە چوونی شەرمانان و پێشمەرگە نەبوایە لەوانە بوو قەوارەی کارەساتەکە زۆر گەورەتر و پڕازارتر بوایە. هەر بۆیە ئەو کارەساتە ئەبێت هانمان بدات کە داوا بکەین کوردانی ئێزدی لە هەر ئەگەرێکی داهاتوو بپارێزرێن، چ بەهۆی بڕیاری نیودەوڵەتی و پاراستنی نیودەوڵەتیەوە بێت یانیش بەهۆی بەهێزکردنی پایەکانی جۆرێک لە خۆڕێبەری کە خۆیان بە پشتیوانی حکومەتی هەرێمی کوردستان بپارێزن. ئەوەش پێش هەموو شتێک ئەکەوێتە ئەستۆی خۆیان کە ئەبێت لەو پەرتەوازیە ڕزگار ببن، ڕیزەکانی خۆیان لە پێناو مانەوە و گەشە پێدانی ناوچەکانیان یەک بخەن. ئامادەبوانی خۆشەویست، تا ئیمڕۆژ کە جەنگی داعش کۆتایی هاتووە ئەو سوپانە ڕەسەنە بەهۆی ئازایی پێشمەرگە و شەرمانان کۆتایی هاتووە کەچی چارەنووسی سەدان کچوژنی ئێزدی هێشتا نادیارە. هەنگاوەکانی حکومەت لە پێناو کەیسی دۆزینەوەی ئەو ونبووانە تا ئێستاش سارد و سڕە، لە کاتێکدا ئەبوایە گورجگۆڵتر و کاراتر بە شوێن ئەو کەیسانە بچوونایە. هەر بۆیە جارێکی تر لێرەوە داواکەم حکومەت و دەستگا پەیوەندیدارەکان خەمێکی جددی لەو کەیسە بخۆن و نەیەڵن چیتر دایکان و کەسوکاری قوربانیان لەو چاوەڕوانیەدا بمێننەوە. هەروەک داواشەکەم بکەرانی ئەو تاوانە و تاوانبارانی داعش لەسەر خاکی ئێزدی خان و شەنگالی زامدار دادگایی بکرێن و سزای یاسایی لە پای تاوانەکانیان وەربگرن. دەنگی خۆشمەخەمە پاڵ دەنگی هەمووان بۆ ئەوەی پێکەوە کار لەسەر بە جەنۆساید ناساندنی کۆمەڵکوژی ئێزدیەکان لەسەر ئاستی نیودەوڵەتی بکەین و قەرەبۆی کەسوکاری قوربانیانی ئێزدی بکەینەوە. هەروەک لەگەڵ هەڵبژاردن و دیاریکردنی میری نوێی ئێزدیان سەرباری دەربڕینی پشتیوانی تەواوەتی خۆمان بۆ سەرخستن و سەرکردایەتی کردنی ئێزدیکان داوای لێەکەم کە لە پێناو نەتەوەکەی و ئاینەکەی و شوێنکەوتوانی دوور لە دابەشبوونە سیاسیەکان باوەش بۆ هەموو ئێزدیکان بکاتەوە و ناکۆکی و پەرتەوازەیی نێوانیان کۆتایی پێبێنێ. لە هەمان کاتدا داوا لە هەموو دڵسۆزانی ناو ئەو پێکهاتە ڕەسەنە و حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق ئەکەم کە نەهێڵن بە پاساوی وزە و وەبەرهێنانی ئابووری و سەرمایە گوزاری ناوچە مێژووی و ئاینی و گەشتیارەکانی شەنگال و شێخان لە ڕۆڵ و بایەخە مێژوەکانی داببڕێت و بە سەقامگیری و ئارامی و بایەخدانی ڕاستەقینەش ڕێگە لە کۆچی ئێزدیەکان بگیرێت
کە بەداخەوە چەند ساڵێک کە ئەو پێکهاتە ڕەسەنەی کوردایەتی بەهۆی کۆچەوە کەوتونەتە ژێر هەڕەشەی لاوازبوون و کەمبوونەوە. لە کۆتاییە جارێکی تر بە سیفەتی خانەخۆی سپاسی ئامادەبوونی ئێوەی بەڕێزەکەم و لەتف نواندنی هەر چوار پەنەڵستی بەڕێزیش بەرزە نرخێنم. درود بۆ گیانی پاکی شەهیدان. سڵاو لە دایک و کچانی چاوەڕوان، سەربەرزی بۆ ئێزدیکان، ئاوەدان بێت شەنگال، ئێوەش سەرفراز و سەرکەوتوو بن و دووبارە بەخێر بێن. زۆر سپاس.